طبعاً لە چوارچێوەی پرۆژەی کاری کەمپینی بۆ ئەوەی نەمرن لە توونەتیدا ئەمڕۆ ئێمە لە هەردوو ناوچەی دەربەنی خان و زایدەنیش ناوچەی قەرەداخ هەستاین بە دانانی سێ سەرچاوەیاوی خواردنەوە لە شاری دەربەنی خان بۆ ئاژەڵ و باڵندەکێوەکان و زایدەنیش لە ناوچەی قەرەداخ هەستاین بە دابینکردنی ماتۆڕێکی گواستنەوەی ئاو و زایدەنیش سۆندا و زائید چوار کامێرەی چاودێریکردنی ئاژەڵ و باڵندەکان و زایدەن بۆ چاودێریکردنی ڕاوچی و پاراستنیان لە دەستی ڕاوچیکان و لە هەمان کاتا لە ناوچەی کەلار ئێمە هەستین بە ژیانەوەی دوو سەرچاوی ئاوی خواردنەوە بۆ ئاژەڵ و باڵندەکان کە پێشتر سەرچاوەکە ئەو دوو سەرچاوەیە بەهۆی وشکە ساڵیەوە ئاوەکەیان نەمابوو بە سەرپەرشتی مەکتەبی ڕێکخراوەکان ئێنجیۆکان و ڕێکخراوەکان ئەمڕۆ ئێمە داهاتین بۆ دانانی بەشێکی تر لە دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ ئاژەڵ و باڵندە کێویەکان لە چیای بەرانان کە بە پێویستمانزانی لە بەروی بڕێکی زۆر ئاژەڵی کێوی لێرە ئەژی کە لە تینوێتی داماونەتەوە لە بەروی سەرچاو ئاویەکان بە زۆری هەمویان وشکیان کردووە. ئێمە ژەومان بە ئەرکێکی مرۆیی زانی کە ئەمڕۆ هەسین بە ئەو کارە بە نزیکەی دەڕێکخرا و ئەم چالاکیەمان ڕێخستووە نزیکەی 2 مانگە ئێمە بە بەردەوامی نوقتەی ئاوی دانێن بۆ ئاژەڵە کێویەکە.